زاخو واجر میرانه جه شرال دیاره همی زانن کل ها سوره مولی پشت وانه مایه دەنگت بە هەندەرانیانە زاخۆدا بله کەینە دەنگت پێدا والله هر دونه باشە چی تێلەوە کەسانە تا ئێستا دەنگیان نەدایتێ هیوادارم دەنگ بەیانی زاخۆ چونکە جیان هەندەرانی کوردستان بە جیان دەناسێنن و کوردستان دەبێتە شوێنی چۆشی باشە برادەرەکانت دەنگیان دایە هەموو ئارێ وڵە دەنجاندە ئەدیدایە و بابا ئەوانش دەنجاندە ئەگە دەنجیان نەدایە چیان پێ دەرەی نانامیان دەنجاندە ئینشەڵا هەمویانش دەنگ دەدەن زۆر باشە حەزت لێیە زاخۆ دەربچیتن ببیتە باشترین هاندەر ئینشەڵا بە پشتیوانی خۆی گەورە بە پشتیوانی هەندەرەکانی یانی زاخۆ هەموو کوردستان زاخۆ سەر دەکەی و دەبێتە بە باشترین هەندەرانی ساڵ بە ئینگلیزی ئەگەر پێمان بڕی دەنگ بدەینە هاندەرانیانە زاخۆ چ دەڵێن We have to vote for Zakho because in our country Zakho is a very popular city, and for our world as a Kurd we have to vote for the Zakho's club to be the #1 of the world. باشە ئەدی ئەگەر ئەوانەی دەنگیان نەدایە پێیان دەڵێ بڕۆن دەنگ بدەن 3 ڕۆژ ماوە بە ئینگلیزی پێیان بڵێ Guys, we have to vote for Zakho because there's only 3 days left and we have to vote for Zakho. As a Kurd we have to vote.